سڵاوتان لەبێ خۆشەویستان و ئازیزان، مامۆستا ڕێبازم لە تەلەڤیزیۆنی پەروەردە. ئەمڕۆژ لەگەڵتان دەبم لە بەرنامەی پۆڵەکەم بۆ قسەکردن لەسەر بابەتێکی گرنگی دیکەی پەروەردەی. بەڕێزان خۆشەویستان، بەپێی ئەو ڕیزبەندیەی لە ماوەکانی ڕابردوو بڵاوکرایەوە کە وڵاتی نەرویج ئەم ساڵ لە کەرتی پەروەردە بۆتە یەکەم وڵات و پلەی یەکەمی بەدەستێنەیە. ئێمە ئەمڕۆ لە تەلەڤیزیۆنی پەروەردە میوانداری مامۆستا ڕەهێڵ تەلعات دزەیی نووسەر و شارەزا لە بواری پەروەردە و 12 ساڵ ئەزموون لە مامۆستایەتی لەم وڵاتە کە لە ستۆدیۆ لەگەڵمانە قسە دەکەین لەسەر پێشکەوتنەکانی پەروەردە لە وڵاتانی دیکە و بە تایبەت لە وڵاتی نەرویج، بزانین شێوازی تاقیکردنەوە لەم وڵاتە چۆنە و چۆن سترێسی قوتابی و خوێندکاران کەم دەکرێتەوە و ئامانجی تاقیکردنەوە لەم وڵاتە چییە و چۆن پەروەردەیەکیان بۆ تاکەکانی کۆمەلگا دابین کردووە. بەخێر بێ مامۆستا. زۆر سپاس. بەخێر بێ سەرچاو. بەخێر بێ. زۆر سپاس. مامۆستا ڕەهێڵ بەڕێستان وەکو شارەزایەکی بواری پەروەردە بە شێوەیەکی گشتی ئێستا ئاستی پەروەردە لەگەڵ ئەو گۆڕانکاریە گەورەیە کە لە هەموو دنیا هەیە، بە تایبەت ئێستا سوشال میدیا زۆر لە پێشکەوتندایە بە هەموو بەرنامانەی کە هەیە. ئاستی پەروەردە لە وڵاتان بە شێوەیەکی گشتی چۆن دەبینێ؟ زۆر سپاس کاک ڕێباز بۆ ئەو بانگەشتکردنت، ئەو سوپاسی تەلەڤیزیۆنەکەتان دەکەم کە گرنگی بۆ بابەتانە دەدەن. ڕێزم هەیە بۆ بینەرەکانتان. پەروەردە و سیستەمی پەروەردە فاکتەرێکە بۆ بەرەو پێشچوونی کۆمەلگا. هەر وڵاتێک، هەر نەتەوەیەک بێوێ بەرەو پێش بڕواتن یان چاکسازی بکات لە سیستەمی بەڕێوەبردن، سیستەمی سیاسی وڵاتەکەی دەبێت گرنگی بە سیستەمی پەروەردە و فێرکردن بداتن. دیارە توێژینەوە و کاری زۆر زۆر جدی هەیە لە سەر ئاستی جیهان لە بواری پەروەردە. ئەم پاشەوەی کە سەلمێنرا کە سیستەمی پەروەردە دەتوانی وڵات بەرەو پێش بباتن، چونکە تو ئەگەر بێت و سیستەمێکی پەروەردەی پێشکەوتوت هەبوو، نەوەیەکی وشیار و پڕ لە زانست و معرفەت پێشکەش بە کۆمەلگا دەکەی، نەوەیەکی داهێنەر پێش بە کۆمەلگا دەکەی. ئەو نەوەیە دەتوانی وڵات بەرەو پێش بباتن، خزمەتگوزاری بۆ کۆمەلگاکەی پێشکەش بکاتن، ژیانێکی بە کەرامەتەوە بۆ نەوەکانی پێشکەش بکاتن. بۆیە ئێستا دەبینی لەسەر ئاستی جیهان گرنگیەکی زۆر زۆر بە سیستەمی پەروەردە و فێرکردن دەدرێتن و دائیمەن لە زانایان لە هەوڵی ئەوەدان کە باشترین فەلسەفەی پەروەردە بەکاربێنن بۆ نەوەکانیان. ئەو وڵاتانە بەردەوام لە چێبرچێدانە لە بواری پێشکەوتن لە بواری پەروەردە، بە تایبەتی ئەوانەی کە ناویان دی ئێستا لە ئاستێکی بەرزدان، ئێرلەندا، سویدە، نەرویجە، فینلەندایە، ئەو پێشبڕچیە چیە دەیکەن لەگەڵ یەکتر؟ بە نمونە ئەم ساڵ نەرویج یەکەم بووە، ساڵانی دیکە فینلەندا، مەسەلەن ئێرلەندا لە ڕێژەی سێمە. ینی چی وای کردووە کە ئەو پێشبڕچیە دروست ببی؟ ئەوە دڵسۆزی بۆ نەتەوە کە وڵاتەکەی خۆیانەوا دەکەن ئەو پێشبڕچیە دەکەن. ئەو کاتێ من مامۆستا بووم لە نەرویج، ئەو کاتی فینلەندا پلەی یەکەمی هەبوو لە باشترین سیستەمی پەروەردە و فێرکردنی هەیە. نەرویج بە هەموو هەوڵی دەدا هەموو تواناکانی کە بتوانی سوود لەو ئەزمونەی فینلەندا وەربگریتن و بیهێنێتەوە وڵاتەکەی خۆی و سوودی لێ وەربگری وڵاتەکەی بەرەو پێش. ئێمە ینی بە بەردەوامی مامۆستاکان بە ئیفات دەنێردران بۆ فینلەندا بۆی بچن لەوێ شێوازی وانەوتنەوەکەی مامۆستایان ببینن، بەڵێ لەوێن ببینن چۆن ئەوان توانیویانە پلەی یەکەم بەدەست بێنن بۆی بتوانن بێنەوە ئەوانیش ئەو تەجروبەیە لە وڵاتەکەی خۆیان. خۆشبەختانە ئێستا من لەوێ نەماوم، بەڵام ئێستا ئەوە دەبینم نەرویج پلەی یەکەمی بەدەستێنایە. ئەوەش زۆر زۆر دڵخۆشم دەکاتن، چونکە دەزانم ئەوان چه هەوڵێک دەدەن. من مامۆستا بووم لە یەکێک لە مەکتەبەکانی نەرویج،
ئەوەی کە زۆر من ئێستا باسی مامۆستا بکەم گرنجیان بە تواناکانی مامۆستا دەدا ئەمە هەفتانە ڕۆژێک هەبوو نیو دەوام قوتابی فێرخواز دەوامی دەکرد نیوەکەی دی چوارشەمان بوو نیوەکەی دی ئەوە بۆ کۆرس و خول و ئەو شتە تازانەی کەسانی لە دەرەوەی قوتابخانە لە دەرەوەی قوتابخانە داهاتن خولیان دەدیت ئەو تازەکاریەی کە هەبووە لە بواری پەروەردە و فێرکردن باسییان دەکرد بە عملی و بە تیۆری ئیشەکان جێبەجێ دەکرا بەوەی مامۆستا ینی ڕۆژ بە ڕۆژ هەفتانە بوو بێت جگەلەوەی کە ساڵانە چەندین کۆنفراز دەکرا چەندین خولی هەروەها یارمەتی مامۆستا دەدرا بۆی بخوێنی زیاتر گەشە بە بوارەکەی خۆی بداتن بۆ نمونە کۆنفرانسانە مامۆستا ڕێهێل با بنین تیمی وەزارەت بەشدار دەبوو زیاتر یان تیمی ئەو مامۆستا و بەڕێوەبەری قوتابخانەکان بەشدار دەبوو تیمی وەزارەت نەبوو لەبەرەوەی لەوێ چونکە سیستەمی سیاسی فیدرالیە هەمووش لا مرکزیە ینی هەموو بوارەکانی ئیدارەش لا مرکزی ئەوەی ئەم کەرتە بەستمان ئەوانە بۆ نمونە هەر مقاتعەیە بۆ خۆی کۆنفرانسێکی دەکرد هەموو مامۆستایەکانی ئەو شوێنە کۆ دەبوونەوە کەسانی شارەزا لە بواری پەروەردە نەک مدیر عامێک یان وەزیرێک بێتن یان کەسێکی ناو وەزارەت بەڵکو کەسێک کە خولیایی پەروەردەیە و شارەزایە و دیراسە لە بواری پەروەردە دەکاتن ئەو کەسە دەهات کۆنفرانسەکەی بەڕێوە دەبرد و پانێلی دەکرد و زانیاری دەدا بە مامۆستایان ئەگەر بە کورتی پێمان برەی هەندێک پێوە هەبوون بۆ بەرەو پێشبردننی سیستەمی پەروەردە لە نەرویج بێگومان یەکەم شت لە وڵاتی نەرویج سیستەمی پەروەردە سیستەمێکی تازەیە هاوچەرخە دیموکراتە لەوێ کار بۆ دەکەن مرۆڤێک دروست بکەن بە هەموو معناکەوە نەک تەنها فێری ئەلفوبێی بکەن کە مرۆڤ دەڵێم دروست دەکرێت ئێمە باز لە دەڵێن پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان بەداخەوە ئەمە نیوەمان قەتع کردیە پەروەردەکەمان فڕێدایە فێرکردنەکەش وەکو بە خۆت دەزانی هەمومان دەزانین چۆنە لە وڵاتی پێشکەوتوو زیاتر گرنگی بە پەروەردە دەدەن چکە تۆ دەبی ئەرکی قوتابخانە کە دەڵێن منداڵەکانمان دەنێرین بۆوێ بۆ چ دەیانێرین لەوێ دروست بکرێن ببنەوەیەک دیارە هەر کاتێک حکوومەت منداڵەکانی کۆمەلگا منداڵەکانی منداڵەکانی تۆی بە ئی خۆی زانی کە ئەو زیاتر یعنی پێشداک و باب حکوومەت بەرپرسیارە لە منداڵەکان ئەو کات دەتوانین ئەمە نەوەیەکی ئەو نەوەیە پێشکەش بە کۆمەلگا بکەین کە لە سیستەمی سیاسی یان ئیداری ئەو حکوومەتە کە بیری لێ دەکاتەوە چنەوەیەک پێشکەش بە کۆمەلگا بکاتن بەو شێوازە پەروەردەی دەکاتن بۆ نمونە تو سیستەمێکی دیموکراتت هەیە دەتەوێنەوەیەکی دیموکرات خواست پێشکەش بە کۆمەلگا بکەی لەسەر ئەساسی دیموکراتیەت ئەتونەوەکانت پەروەردە دەکەی و پێشکەش بە کۆمەلگای دەکەی ئەرکی خوێندنگالە لە وڵاتانە منداڵ لە سەرەتایی تا 10 ساڵی کەسایەتەکەی دروست دەبێت و کەسایەتی ئەو منداڵی دروستکەی من ڕاستە منداڵە دایک و باوکو کە سوکاری هەیە بەڵام ئەرکی مامۆستا نابی بیر لەوە بکاتەوە کە ئەوە دایک و باوێ تو ئەرکی خۆت پەروەردەکردنی ئەو منداڵەیە بە شێوازێک کەسایەتی بۆ دروستکەی کەسایەتێکی بەتوانە بەهێز بتوان لەسەر پێی خۆی بوەستیتن لە دوا ڕۆژ بکتە ئەندامێکی چالاکی کۆمەلگا باش باسی خێزانت کرد هەر پرسیارێک بوو دەمویست بیکەم مادەم بە هەر ئێستا بیکەم خۆ گومانی تێدا نییە بە تەنیا قوتابخانە یان حکوومەت مامۆستا بەڕێوەبەر بەگەشتی کردی پەروەردە هەمووی خۆ ئەو ئەرکە تەنها لەسەر شانی وی نییە لەسەر شانی خێزانیشە ئەی لە وڵاتە پێشکەوتووە خێزان ڕۆڵی پەروەردەی چیە لە نەرویج ڕۆلی گرنگە بەڵام بەو شێوازەی کە سیستەمی
سیاسی ئەو وڵاتە بڕیار دەدا ئەتۆ دەبی سیستەمێکی پەروەردە و فێرکردنت هەبی فەلسفەیەکی پەروەردە تەبەنی بکەی هەر وڵاتە و فەلسفەیەکی هەیە تەبەنی کردیە لەگەر لەسەر فەلسفەی وڵاتەکەی خۆی خێزانیش پەروەردە دەکات ئەو فەلسفەیە کە تەبەنی دەکەی دەگونجێ لەگەر دابوونەریت و کللتوری ئەو وڵاتە بۆ نمونە ئێمە وڵاتێکی کوردەوارین ئەوە کللتوریمەیە دەبێ فەلسفەی پەروەردەکەمان لەگەر ئەو کللتورە لەگەر کۆمەلگاکەمان بگونجێتن کە فەلسفەکەت داڕێشت ئەوە دەبێ شارەزایانی بواری پەروەردە ئەو ئەرکە لەسەر شان بگرن پەرلەمان بڕیاری لێ بداتن کە بێگومان کە منە قسەی دەکەمەوە لە وڵاتان وایە بۆ شێوازەیە کەسانی شارەزا لە بواری پەروەردە و فێرکردن ئەوانە ڕایان دەگەێنن کە پرۆژەکانی خۆیان پێشکەش بکەن باشترینیان هەڵدەبژێرن لە پەرلەمان دەنگی لەسەر دەدرێت و تطبیق دەکرێت لە هەموو وڵات کە وەزارەت لەوێ شۆڕی دەکاتەوە بۆ قوتابخانەکان بۆ خوێندنگەکانیش ڕێنمایی دەدەن بۆ خێزانەکان ڕێنمایی دەدەن بۆ خێزانەکان کەواتە خێزان مولزەم دەبیتن بەو شێوازە منداڵەکەی خۆی پەروەردە بکاتن لەو شێوازە بستە دەر ئەو خێزانە ئاهل نییە بۆ ئەوەی ئەو منداڵە پەروەردە بکاتن لەبەرەوەی لی بستینتەوە بەڵێ بەڵێ چونکە ئەمە لە هەموو وڵاتێکی ئەوروپی یان دیموکرات یان ئەو وڵاتانی کە دەیانەوێ بەرەو پێش بچن دەستگایەکی دی هەیە کە پێی دەگوترێ ئەگە بە عەرەبیەکەی بڵێم حیمایەت ئەطفال دائیرەت حیمایەت ئەطفال پاراستنی منداڵ ئەوە چاودێری خێزان دەکاتن کە ئایا ئەو خێزانە بەو شێوازە منداڵەکەی پەروەردە دەکاتن یان منداڵەکەی لە ماڵەوە دەچەوسێنتەوە ئەو مافەی پێ ناداتن ئەو کاتەی بە منداڵەکەی ناداتن کە منداڵەکە پێویستی پێێتی بۆی بتوانیتن هەماهەنگ بیتن لەگەر قوتابخانە بە یەکەوە منداڵەکە بگەنە ئەو ئاستەی کە کۆمەلگا چاوەڕوانێتی زۆر باشە بین تەورێکی دیکە باز بکەین هەر لە وڵاتە بمێنینەوە شێوازی تاقیکردنەوەکان چۆنە لە دەرمامۆستا شێوازی تاقیکردن ئەگەر باسی لقێکی دیکەش بکەم خۆت دەزانی ئێمە کاتێک کە ناوی تاقیکردنەوەکان دێ نەکرد قوتابی خوێندکارەکانمان خێزان هەموو تووشی سترێس و قەلقی و دەزان دنیایان بەسەردار و خۆیان شێوازی تاقیکردنەوەکان لەوێ چۆنە چۆن بە شتێکی زۆر ئاسایی وەردەگیرێ و سترێس کەم دەبێتەوە لە نێوان خانەوادە و هەروەها قوتابیەکانیش پێشەوەی باز لە تاقیکردنەوە بکەین دەبی باز لە سیستەمی پەروەردە بکەین شێوازی وانەوتنەوە بکەین بۆەوەی بگەینە نەتیجەی کە چۆن بزانین ئەوەی کە ئێمە مامۆستا ئەوانەی گوتوتەوە چۆن ئەنجامەکەی بزانیتن ئەوە لەسەر ئەو سیستەمە ڕاوەدەستێک کە ئەو وڵاتە تەبەنی کردیە ئەگەر بێت و سیستەمێکی کلاسیک بی وەکو ئەوەی ئێستا لە وڵاتی خۆمان هەیە کە مامۆستا سنتەرە ئەوە شێوازەکەی وەکو ئەوەیە کە تو باست کرد تاقیکردنەوەکان بۆ شێوەیەنە و هەموو خێزان نەک هەموو خێزان دراوسەکانیش لەگەڵی سترێس دەبن و نازانن چۆن مامەڵی لەگەر بکەن بەڵام ئەگەر بێت و سیستەمی پەروەردەت سیستەمێکی هاوچەرخ بیتن خوێندن فێرکردن فێربوون سنتەر بیتن ئەو کاتە شێوازی تاقیکردنەوەکانیش جیاواز دەبیتن من کە دەڵێم مامۆستا سنتەرە تۆ لە لای خۆمان دەڵێن قسەیەکی باو هەیە دەڵێن خوێنکاریان منداڵ کاغەزێکی سپیە ئاوا مامۆستا چی بنووسی ئەوە دەردەچیتن دەتوانی بە ئارەزوی خۆی ئەوە لەو سیستەمە وایە کە سیستەمی مامۆستا سنتەر لەبەرەوە خوێنکار یان قوتابی ئەو کاتە ئەو زانیارانە وەردەگری کە مامۆستا بۆ خۆی بڕیاری لێدەدا تەنها و تەنها مامۆستا و ئەو شێوازەی کە مامۆستا دەیەوێ بەو شێوازەش ئەو زانیاریانە بگەینیتن بە فێرخوازەکە لەو کاتەیە ئەو فێرخوازە چی فێر دەبی تەنها ئەو زانیارانەی کە مامۆستاکە پێگەیاند و زانیاریەکانیش کاتی دەبن لە لای لەبەرەوەی
ئەو زانیارانەی وەریگرتووە تەنها و تەنها بۆ تاقیکردنەوەکە بەکاری دێنی دواتر ئەو سوودەی نییە چونکە بە شێوازێک گوتراوە قوتابی هیچ ڕۆڵێکی نەبووە لە پرۆسی فێربوونی خۆی بەڵام کە فێربوون سنتەرە ئەو کاتە فێرخواز بۆ خۆی ڕۆڵی سەرچی هەیە لە پرۆسی فێربوون قوتابی پانتایەکی هەیە بۆ ئەوەی بیر بکاتەوە پرسیار بکاتن و بە دوای وەڵامەکاندا بگەڕێتن و لەگەڵ چەند کەسێک تاوتوێی وەڵامەکان بکەن بۆی بگەن بە نەتیجەیەک لەو پرۆسەیە کە ئەمەن باسم کرد لەوەیە ئەزمون لە لای دروست دەبیتن دەگەڕێ بە دوای پرسیارەکاندا دەگەڕێ بە دوای وەڵامەکاندا دەگەڕێ زانیاری لە چەند کەناڵێک پەیدا دەکات ئامان جوان لە تاقیکردنەوە چییە مامۆستا ئەوەندە گرنگە لایەن وەکو دەڵێ دەرچوون و دەرنەچوون یان ئەو خاڵی کە تازە لە کۆتایی باست کرد گرنگ ئەوەیە فێر بووبی بگەڕێ بە دوای زانیاریدا مەبەستیان زیاتر لە تاقیکردنەوەکاندا ئەوان چ ئامانجێک زەق دەکەنەوە ئامانج ئەوەیە ئەو قوتابیە کە دێ بۆ مەکتەب بە خۆشیێکی زۆر بێتن تام لە خوێندن وەربگرێ و فێربی من زۆر جار لێرە دەبیستم دەڵێن وەڵاگەر امتحانات نەبی چۆن فێر دەبێ وانە من لەو ئەزمونەی کە هەم بوو یان منداڵەکانم لە نەرویجکە فێر بوون تا پۆلی ناوەندیش تەواویان کرد امتحاناتی نهائیان نەبووە تا پۆلی ناوەندی ئاکە دەچێ عەدادیە لەوێ ئێستا ئێمە هەتا پۆلینۆ بەڵێ تاقیکردنەوە نەبووە دەرچوون و دەرنەچوون نەبووە تاقیکردنەوەکان چۆنە تاقیکردنەوە هەیە ئەگەر ئێستا لێرە لە کوردستان ئەو بڕیارە جێبەجێ بکری لە چینی مامۆستایان زۆر جار گوێمان لێ بووە ئێستا کە لە پۆل یەکە تا سێ دەرچوونە دەرنەچوون نییە زۆر جار مامۆستا دەڵێ مادام ئێمە لە بەرچێ پێیان بڵێن دەستیان پێ بڵێن هەر دەربچی بەڵام ئایا مەبەستەکە لێرەدا وایە ئەخەر ئەگە تۆ دەزانی کاگرێ باس ئەوە هەمووی بەیەکەوە ڕەبتە زۆر شتە یعنی ئەتو ناتوانانی ئێستا من بڵێ مە مامۆستای هەرێمی کوردستان دەبێت و بەو شێوازە ئیش بکەیت کە شتەکانی دی بۆ دابین نەکرابیتن کە سیستەمی پەروەردەیەکی هاوچەرخت نەبیتن کە کادرێکی پەروەردەت نەبێتن بتوانی ئەو ئەرکە جێبەجێ بکاتن لەوێ مامۆستا ئەرچەوەیە قوتابی فێر بکە بە چ شێوازێک فێری دەکاتن ئەوە مامۆستا ئەو شێوازی خۆیت شێوازی لەبەرەوەی بۆ خۆت دەزانی مرۆڤەکان وەکو یەک نینە هەمومان وەکو یەک نینە من بە شێوازێک فێر دەبم تۆ بە شێوازێک فێر دەبی منداڵەکانیشمانوانە هەریەکە بە شێوازێک فێر دەبیتن ناکرێت تۆ سی فێرخواز لە پۆلێک دانەی مامۆستا ڕاوەستی ئەوەی کە زانیاریانەی هەیتی هەمووی بڵێتەوە و قوتابیەکان دانیشن گوێ لێ ڕاگرن و بڵێ دەبی هەموو فێر بن فێر نابن چونکە ئەوانە جیاوازن هەرێکە و بە شێوازێک فێر دەبیتن هەیە لە گروپی بچووک فێر دەبی هەیە بەتەنیا دەبی مامۆستایەک بەتەنیا دانیشی بۆی ئەوەشمان هەیە ئەوەش هەیە پەیڕەو دەکرێت لەوێ دەکرێتن هەر پۆلێک ژوورێکی بچووکی لە تەنیشت هەیە یعنی ئێمە دەگەڕێنەوە ئێستا بۆ بینای قوتابخانە مامۆستا دەبێت ئەو بینای هەبێت لەبەر ئەوەی باز دەکەی بینای قوتابخانە ڕەنگەمە لە قوتابخانە هەبی پۆڵەبی نزیکەی 50 قوتابی تێدابی مامۆستا قوتابخانە ئەو وانەیەی وەرزشە هونەرە کە قوتابی خوێندکار تەمەتوعی تێدەکا قوتابخانە هەیە نیتی چۆن ژوورشکە تەرخانکە بۆ کەواتە ئەمە ئەگەر بمانەوێ کاگەڕێ باز کۆمەلگایەکی پێشکەوتومان هەبی سیستەمێکی پەروەردەی باشمان هەبی نەوەیەکی داهێنەرمان هەبێ کە بتوانێ ئیدارەی وڵات بە شێوازێک بداتن کە خۆشگوزەرانی و ئازادی و سربەستی بۆنەوەکانی دابین بکاتن دەبێ نیەتمان هەبێ ئەمە کار لەسەر سیستەمی پەروەردە و فێرکردن بکەین من ڕەشبین نیمە هەرچەندە من لەسەر ئەوەی کە ئێستا هەیە زۆر
بحكم تجربته ويا درت ديتيا بيني رنگ پێشنیار و سەرنجوو يعني ڕەخنەی من ئەوم پێ دروست نییە ئەوەی کە ئێستا حالیان هەیە لە هەرێمی کوردستان ئەوەی کە هەیە ئەو طموحی من تێر ناکاتن کە بتوانین حتمما جەنابەت چاو لەوێ باشتر بێگومان چونکە من بینیومە لە چۆن جیلک پەروەردە دەکرێتن پێشکەش بە کۆمەڵگا دەکرێت و چۆن ئەوان دەتوانن خزمەتی وڵاتەکەی خۆیان بکەن ئێمە ئەوە لێرە ئەو شتەمان کەم و کوڕی وەکو پێویست نییە بۆیە کە ئەگە بگەڕێنەوە بۆ تاقیکردن ئەو لە سیستەمی پێشکەوتن خواست هاوچەرخ مامۆستا باسی تاقیکردنەوەت کرد تاقیکردنەوەکان تەنها بۆ ئەوەیە بۆ مامۆستا بۆ خۆیتی بۆ خۆیان کارەکە نییە مامۆستا بۆ خۆی من کە لە پۆلەکە دەرسم داوە ئەو مادەی کە باسم کردیە و ئەو شێوازەی کە دەرسەکەم شوێ شەڕح کردیە و بێگومان قوتابیەکان بەشداریان کردیە لە دەتوانین تاقیکردنەوەی مامۆستاش هەڵسەنگاندنیە کە بۆ خۆی ئەمن کە دەڵێم پرسیارەکە لەسەر ئەو بابەتەی کە ئەو هەفتەیە خوێندومانە چەند پرسیارێک دادەنێم بە قوتابیەکان دەم لە ئەسنای وەڵامی جوابدانەکان دەزانم تۆ فێر نەبووی خەلەل مشکلت هەیە لەو نقطەیە کەواتە ئەمن پلانی من بۆ تۆی قوتابی دەبێ ئیش لەسەر ئەو زعفەی تۆ بکەم کە لێرە ئەتۆ ئاستت نزمە دوولانەیە مامۆستا ڕێهێڵەوەی باسی دەکەی هەم ئیش لەسەر زعفی ئەو قوتابیە بکە هەمیش ڕێگاکەی خۆی بگۆڕی بە ڕێگایشکە ڕەنگەوە ناتۆ لە پۆل فێر نابی ئەو تا من چونکە مامۆستا لەوێ ئێستا دەبێ بگەڕێنە زانکۆکان چۆن مامۆستا ئامادە دەکەن هەر ئەوە نییە من دەڵێم دەبی مامۆستانەوە پێشکەشی کۆمەلگا بکە ئەی چۆن زانکۆکان مامۆستا پێشکەش بە کۆمەلگا دەکەن کە بتانی ئەو ئەرکە قورسە لەسەر شانی هەڵبگریتن مامۆستا بە شێوازەکە کەوانەکەی گوتەوە دەبێ یەک بە یەک قوتابیەکانی خۆی بناسی بزانی ئەو قوتابیە لە ماڵەوە کێشەچی هەیە بۆ تا ئێستا ئەو زۆر باش بوو لەوانەکان بەڵام ئێستا وەرزەی بۆ خراپ بووە کەواتە ئەوە کێشەیەک هەیە دەبی من بچم لەگە داچی قسەی بکەم لەگە بابی قسەی بکەم جاری وایە لەگە دراوسەکان قسان دەکەین بۆ ئەوەی بزانین ئایا ئەو کێشەکە بزانین و چارەسەری بکەین ئەوە نییە بڵێ یەکسەر منداڵەکە لە داک و بابی بستینی بڵێ تۆ لێرەدا مامۆستایان لە ڕووی کۆمەڵایەتیشەوە دەبێت دەورێت بێگومان مامۆستا ئەرکێکی زۆر پیرۆز و گەورەی لەسەر شانە یعنی مامۆستا هەر ئەوە نییە بچی لە پۆلەکەی وانەکەی بڵێتەوە بێتەوە ماڵێ و باش مامۆستا پەروەردە بۆ هێزی کار چی دەکات بۆ هێزی کار ئێمە باس لە سیستەمی پەروەردەمان کرد تۆ ئەگەر سیستەمێکی باش هەبوو من جارێکی دیدێمەوە دەبێ ئەمە ئەو سیستەمی کە هەمانە سیستەم بناغەیە ئەو سیستەمەی کە هەمانە لە هەرێمی کوردستان گونجاو نییە یعنی لەگەر ئەو سەردەمە تازەی کە لە هەموو جیهان سەرڕای ئەو هەموو گۆڕانکاری کە تێشیدا کرا لەم ساڵانی ڕابردوودا خۆت دەزانی بە نمونە ئێستا باوەڕت بە دەڵێ لە وڵاتی نەرویژەکە لە وڵاتە پێشکەوتوانەی باری پەروەردە تا پۆلی نوۆی ناوەندی کەوتن نییە ئێستا ئێمە هەتا پۆلیسێ نییە ینی مەرحەلەک چووتە پێش مەسەن لە بواری سۆشیال میدیا بەڵام فێریان فێر دەبن هەتا پۆلیسێ ئەخر ئەوەش خەلەلەکە کەواتە مەسەلەن بۆ نمونە لە ڕووی سۆشیال میدیا زۆر شتمان بە ئەلکترۆنی کرایە بە نمونە من وەکو با بڵێن پەروەردەکارێک ئەو بە سیستەم بوونی بە ئەلکترۆبوونی ئیش و کاری قوتابخانەکان زۆر کار ئاسانی بۆ کاروباری ئیدارە کردیە مەبەستم لە چ دێ مەبەستم لەگەڵ ئەو هەموو گۆڕانکاری کە کراشە هێشتا پێویستی بە چاکسازی زۆر پێویستی بە ئەوانە ئەو شتانە گرنگە بکرێ بەڵام تۆ چت کردی لەسەر ڕاهێنەر ئاشنابوونی میتۆد بە مامۆستایان و بە قوتابیان و بە خوێندکاران دەزانین چۆنە کاگەڕێ باز ئەوەی دەکرێتن زۆر بە شێوازێکی بێ دیراسە بۆ نمونە
ئەو بەرنامەی کە هەبوو ئەوەی کە فێری مامۆستا دەکەن میتۆدەکانیان میتۆدەکان وابزانم یەک لە 13 میتۆدا یەک میتۆد خوێندرایە تا ئێستا ئەوەیان ئەمن پێم سەیرە ئەو بەڕێزی کە لە نەرویز ڕاهاتەوە ئەو پرۆژەی پێبوو بەو شێوازە چارەسەری کرد لەبەرەوە دەبووە زیاتر سوود لە ئەزمموی بەس پێم وایە مامۆستان نییە بۆیە وا بوو ناکرێت تۆ من ئەو ئەزمموی ئێرەم هەیە یەکسەر بیبم لە وڵاتی نەرویج حرفیان تطبیقی کەم ناشکرێت بۆ نمونە لە ناکرێت پێچوانش بکەین ناکرێت پێچوانەشی بکەینەوە بۆ نمونە لە نەرویج دائیمەن بەرنمەکان تازەگەریان پێ بەسەردا دەهات پلانێک هەیە ئەو پلانە ئێمە دەبی پێمان وایە زۆر باشە ئەگەر بێت و تطبیقی بکەین لەسەر قوتابخانەکان و لەوانەیە نەتیجەی باشی هەبی بەڵام نەدەهاتن تعمیمی لە هەموو مەکتەبەکان بە یەک جاری بڕۆن هەمووی ئەو پلانە جێبەجێ بکەن نموزە هاتن چەند قوتابخانەیەکیان وەردەگرت چەند قوتابخانەیەک لەوێ تطبیقیان دەکرد سەرکەوتوو بوو تعمیمیان دەکرد سەرکەوتوو نەبوو زەرری گەورەم نەکردیا بەڵام ئەتو ئێستا لە دێ مەسە بۆ نمونە پێش چەندین ساڵ سیستەمی سویدی کە سیستمەک نییە بەناوی سیستەمی سویدی من دایمەن باز دەکەم سیستەمی سویدیان هینا تطبیقیان کرد لە هەموو کوردستان فەشەلی هینا دوای هاتن سیستەمی بە ئینگلیزیکردنی خوێندن لە هەموو کوردستان فەشەلی هێنا ئەو پرۆگرامی نازان بریتانی بوو هینان تطبیقیان کرد مامۆستا دەچوو خوێندکارەکان دەچون پێ دووە مامۆسەڕێل هەر پرۆژەیەکە بی سەرەتاوا باشە چەند قوتابخانەیەک بە نمونە لێ وەربژیرێ بێگومان دەبێت ئاوایە دەبێت و بۆ نمونە بیهینی بەڵام بی گونجێنی لەگەر وڵاتەکەی خۆت لەگەر ئەو کەرەستەی کە هەتە بۆ نمونە تو قوتابخانەکەت ئەو قوتابخانەیە نییە بتوانی ئەو پلانە وەکو خۆی جێبەجێ بکەیت کەواتە بە شێوازێکی دی جێبەجێ دەکەم لەوانەیە ئەنجامەکەی 100% نەبی بەڵام 150 هەر باشترە من کە دەڵێم ڕژبین نیمە گەشتبینم لەبەرەوەی بەرەو باش بوون لەبەرەوەی من دەبینم ئێستا لە کوردستان خەڵکانێکی زۆر گرنگی بە بواری پەروەردە دەدەن هەوڵ دەدەن بواری پەروەردە بەرەو پێش بچیتن بەڵام لەگەر ئەوەشدا من داوا دەکەم لە حکوومەت و لە وەزارەتی پەروەردە و لە وەزارەتی پلاندانان کە گرنگی بەو کەسانە بدەن کە لە بواری پەروەردە دڵسۆزن کار دەکەن خۆیدا بۆ حکوومەتیش باشە حەزە ینی تۆ مامۆستا من دایمەن وەکو دەبی بەهرەمەند بی بەهرەی هەبی لە بواری مامۆستایی وەکو شاعرێک وەکو نووسەرێک وەکو گۆرانی بێژێک وەکو هەموو ئەو هونەرەکانی دی دەبی ئەو هونەرەی هەبی هونەری وانەوتنەوەی هەبیتن لە هونەری خۆ گونجاندنی هەبی بۆ نمونە کەسێک دەنجی خۆشە بەڵام ناتوانانی یەکسەر بچی گۆرانی بڵێ دەبی بچی بخوێنیتن بۆی بتانی لەسەر ئاوازەکان و مقامەکان ئەوە مامۆستاش ئاوایە دەبی ئەوەل جاری بەهرەکەی هەبێ دواتر بچی بە خوێندن ئەو بەهرەیە گەشە پێ بداتن و بتانی ببتە مامۆستایەکی سەرکەوتوو کە باسی تاقیکردنەوەی پۆلیشەش دەکەی ئەگەر بێت و وەزارەتی پلان و باسی کارت کرد وەزارەتی پلاندانان پلانێکی هەبی بۆ نمونە بۆ 10 ساڵی داهاتوو کە کۆمەلگاکەی ئێمە پێویستی بە چ کارێک هەیە بە چ پیشەیەک هەیە دەرچووی چ بەشێک دەباتەوێ ئەمە ئێستا مەسەن بۆ نمونە ئەو پیشەیەمان زۆرە بەڵام لە پێویستمان بە پیشەیەکی تر هەیە کە هێشتان ژمارەیەکی کەم پسپۆریان لەو بوارە هێناوە دەبێت هانی قوتابیەکان بدرێتن تۆ دەتوانی کە لەو بەشەی خوێندت کارێکی باشت بە دەستکەوێتن لە مستەقبەلدا بەڵام کە ئەتوو هیچ پلانێک نەبوو هەموو منداڵەکانمان هەر لە منداڵیەوە لە هێشتا نەچوینە پۆلیەکی سەرەتایی تۆ دکتۆری تۆ مهندسی تۆ نازانم چی هەمووی بڕوا بچی ببتە دکتۆر ئەی چێ کارەباکانمان بۆ چاک بکات چێ زەویەکانمان بۆ بچێڵی یعنی خۆ کۆمەلگا پێویستی بە هەموو پیشەکان هەیە بۆیە دەبی پلانێکی دروست هەبی بۆ ئەوی بتوانین ئەمە
ئەوەی بکەین ئەو پیشانە من حەز دەکەم باز لە شتێک بکەم ئەگەر بیکەینە کۆتایی من دەبێ حەز دەکەم ئەو بابەتە باز بکەم پێشەوەی تۆ باسیەوەی خوێندنەوە کرد کە چۆن دەتوانین دەبێ خوێنکار حەزی لە خوێندن بی دەبێ پێش ئەوەی ئەتوو قوتابخانە ئەمە بەرنمەکەمان درێژ دەبتەوە ئەژینە هەر ئەمە زۆر گرنگە چەندین بەرنامەی دەوێت چۆن خوێندکار چۆن حەزی بستە قوتابخانە چۆن حەزی بستە خوێندن چۆن مامۆستای خۆش بێ قوتابی ئەگە حەزی لە خوێندن نەبینا فێر نابی بەڵێ لە قوتابخانەکانی ئێمە لە هەر منداڵێک دەپرسم من ئەو ڕۆژە منداڵێکم بینی یەکەمە حەزی لە مەکتەب نییە زیرەکە یعنی دەرەجەکانی هەمووی تەواوە بەڵام حەزی لە مەکتەب نییە بۆ شێوازی مامەڵەکردن شێوازی بۆ نمونە من ئێستا نمونەیەکی بەسیتت بۆ بەسیت نییە زۆر گرنگە کە دەبێ ئێمەی مامۆستایان ئەوانەی گرنگی هەموو دایک و باوکێکیش نەک هەر ئەوەی مامۆستایە لەسەر ئەو بابەتە بوەستێتن و قسەی خۆی هەبیتن دوێنێ لە قوتابخانەی ڕازی لە بازیان مامۆستا بەڕێوبەر هەفت قوتابی هێناوە لە پێش هەموو قوتابیەکان سەری تراشیون بۆ کە لە بەڕێوبەرەکە دەپرسن وەڵڵاهی من چەند جارێک پێم گوتنە سەرتان بتراشن نەیان تراشیوە من وەکو یارمەتیەک بۆ دایک و باوکان حەلاقێکم هێناوە و پرسیان بتراشن باشە قش تراشین کاریگەری هەیە لەسەر فێربوون ئەو ئەرچی مامۆستایە با منداڵەکە حەزی لێ قژی درێژبی با درێژبی خۆ چ کاریگەری هەیە لەسەر پرۆسەی فێربوونی ئەو منداڵە هیچ کاریگەریی نییە ئەتو گرنگی بۆ شێوە فێریکە پەروەردەی کە دروستی کە ئەو کردداری ئەو بەڕێوەبەرە ئەنجامیدایە وا دەکاتن نەک تەنها ئەو قوتابیانێک کە سەریان تراشرا هەموو قوتابیەکان چکە بردیتی لە پێش هەمویان 700 قوتابی بووینە لەوێ وەکو سزا لە پێش هەمویان کەواتە من سڵ دەکەمەوە هیچ ناکەم دەترسێم بچمە قوتابخانەکەش نەوەک غەڵەتێک بکەم قژم بتراشن سوکایەتیم پێ بکرێتن یان بە شێوازێکی دی سوکاتیم پێ بکرێتن کەواتە ئەو قوتابیە تا ژیانی ماوە ئەو گرێ لە ناخی دەمینێتن ئەو ئیهانەکردنە لە ناخی دەمینێتن یعنی کەواتە ئەتوی بەڕێوەبەر کەسێکی پەروەردە نەبووی نەتوانی کەسێک پەروەردە بکەی بە شێوازێک کە هیچ گرێکی دەرونی نەبیتن و بەخۆشیەوە بێتە مەکتەب فێر بیتن زانست فێر بیتن معریفەت فێر بیتن ئەتو ئەوانت هەموو وەلا نایە هەموو کێشەی تو ئەوەیە کە ئەوە قژی درێژە با درێژبی با کراسەکەی سووربی یعنی دەبینم بەڕێوبەر لە کاتی ئیمتیحان تەڵەبەی ناردیتەوە ماڵێ لە بەرەوەی قەمیسی سپینیە ئێقەرەوە ئەوە چی کێشەی تۆیە مامۆستا گرنگەوەیە ئەو قوتابیە فێر بوو بیتن زانستێک پێشکەش کرده بیتن وڵاتان نیزامەک نییە کە قوتابی یەک جۆرە پۆشی نییە چکەوە گرنگ نییە لەلات گرنگ ئەوەیە ئەمنی مامۆستا ئەو منداڵێکە لە پۆلەکەی منە پەروەردەی کەم دروستی کەم کەسایەتی بۆ دروستکەم کەسایەتێکی بەهێزی بۆ دروست بکەم بەهرەمەند بیتن پڕ لە زانست بی پڕ لە معریفەت بیتن بتوانی کەسێک بیتن پرسیار بکاتن بە دوا وەڵامەکاندا بگەڕێتن کەواتە ئەمن لە کۆتاییدا نەوەیەکی تەندروستی باشی پڕمەعریفەتم پێشکەش بە کۆمەلگا کرد ئەرکی خۆم وەکو مامۆستایەک جێبەجێ کرد وجدانی خۆم ئاسوودە کرد. زۆر سپاس مامۆستا ڕێهێل زۆر سپاس بۆ بەڕێزت سپاس دەکەین کە ئەوڕۆ ئامادە بووی لە ئەستۆدیۆی تەلەڤیزیۆنی پەروەردە لەگەڵمان بووی بۆ سوودوەرگرتن لە ئەزمموی پەروەردەی وڵاتان وەکو خۆشت گوتنی ئێمەش ئومێد دەکەین کە وڵاتەکەمان لە ڕووی پەروەردەیەوە ساڵ بە ساڵ ڕۆژ پێش بچی ڕەشبی نیمە ئینشاءڵڵا سپاس دەکەین. بەڵێ بەڕێزان و خۆشەویستان لێرە داهاتینە کۆتایی بەرنامەی پۆلەکەم لەگەڵ مامۆستا ڕێهێڵ تەڵعەت دزەیی شارەزا لە بواری پەروەردە تا بەرنامەیەشتر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.